ناوەندی پەرپێدانی ڕێکخراوەکانی کۆمەڵی ئیسلامی بە سپۆنسەری میدیایی تۆڕی میدیایی کۆمەڵ لە کۆنفرانسێکی زانستیدا لەژێر ناونیشانی نیو سەدا تێکۆشانی زانای بە حیکمەت و سیاسەتمەداری بێدار خەبات و تێکۆشان و لایەنە جیاوازەکانی ژیانی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی پێشەوای کۆچکردووی کۆمەڵی ئیسلامی و سەرکردەی دیاری ڕابوونی ئیسلامی لە باشووری کوردستان خستە بەرباس و لێکۆڵینەوە. زارش کە هەڵدانەوەی لاپەڕێی ئەو پیا و کەسایەتی سیاسی و کۆمەڵایەتی و زانستیانەیە لە کوردستان هەتاوەکو بڕەو بە ئیسلامیەکی خۆماڵی بدەین بڕەو بە بایەغدان بە زانایانی خۆمان بدەین و کتێبخانەی کوردی و واقعی زانستی ئەمڕۆی ئێمە دەوڵەمەند بکەین بەسەر چاوە زارێککە واقعی سەحوەی ئیسلامی لەناو چوارچێوەی مزگەوتەوە بینن و ناو قاعەکان و بیانێنە ناو پیاوە ئەکادیمیەکان زارێککە دید و بۆچوونیان بە خەڵکی ئاشنا بکەینەوە سواز بەخوا تاکو ئێستا ئەم کۆنفرانسە ئامانجی خۆی پێکاوە. مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کە هاوکات هاوڕێ و هاوسەنگەری مامۆستا شێخ محەممەد بەرزنجی بووە باسی لە حیکمەت و دانایی شێخی بەرزنجی کرد کە پیاوێکی سیاسەتمەدار و خواناس و ئاشتی خواز و سەرکردە بووە. یەکێک لە خاڵە بەهێزەکانی کەسایەتی مامۆستا ئەو بوو کە کەسایەتیشی عیلمی بوو وێڕای ئەوانەش مامۆستا شارەزای دنیاش بوو ئەم واقعی کە ئێستا تێیدا دەژین کە بەداخەوە زۆر جار خاڵی بێهێزی هەندێک لە زانایان ئەهلی مینبەر و میحراب ئەوەیە کە شارەزای واقعی خۆیان نەبوون بۆیە هەندێکیان بە ئاسانی کڵاویان لەسەر نراوە و بە مەبەستی دیکەی جا لە بەرنامەکەی خۆیان بەکارهێنراون و بەکاردەهێنرێن. مامۆستا پیاوێکی هۆشیار و بێدار بوو. لایەنێکی دیکەی کەسایەتی مامۆستا ئەوە بوو کە زۆر کۆمەڵایەتی بوو. جا ئینسان کاتێک دەتوانێت زۆر کۆمەڵایەتی بێ کە زۆر خاچی بێ بە حەقیقەت مامۆستا خاچی بوو بێ نەفس بوو بێ هەوا و تەکەببور بوو. ئەبوبەکر کاروانی نووسەر و ڕۆشنبیر و سیاسەتوانی ئیسلامی ئەنجامدانی ئەم جۆرە کۆنفرانسانی بەرز نرخاند کە وەک ئەو باسی کرد مەڵۆیەکی باشە بۆ سەر خەرمانی ژیانی کەڵەپیاوانی کورد و ئاشناکردنیان بە نەوەی ئاییندا. دەستی سنتەری پەرەپێدانی لاوان ئەو برابەڕێزانی کە سەرپەرشتی کۆنفرانسەکان کردو خۆش بێ زۆر گرنگە وەک کورد وەک ئیسلامی وەگەم تەوژمە وەک درێژەدان بە ڕەوتی زانایانی پێشوو ئەم کەلەپورە ئەم مێژۆ نەفەوتە لە ڕاستیە جارێکتر بە شێوەیەکی زانستی زون بکرێتەوە بۆی خەڵکیش دیکومنتی لەبەردامە بتوانێت بە زانستی ڕابردوومان هەڵسەنگەنە لە ڕاستیە و ئەو ڕۆڵی کە بینراویشە لە ڕاستیە نەفەوتێ وەکو مێژوو بمێنێتەوە بۆ ئێستا و بنەوەکانی داهاتوش. من دەستخۆشی لە کۆنفرانسەکەکەم مامۆستاش ڕوونە یەکێک لە کەسایەتیە زانە بانخواز سیاسی و حرەکەکانی دوای هەفتاکە لە هەفتاکانەوە بۆ دوای خەڵکی کوردستانی باشوور بووە. الحەمدوللا لە هەموو لایەنەکان ڕۆڵی خۆی بینیوە. ئامادەبوانی کۆنفرانسەکەش با گرنگیەوە لا بەستنی ئەم جۆرە کۆنفرانسانە بۆ بە زیندوو هێشتنەوەی کار و خەرمان و چالاکی کەسایەتێکی وەک مامۆستا شێخ محەممەد بەرزنجی دەڕوانن. قوربان ئەم جۆرە کۆنفرانسە زۆر ماقوڵە زۆر جێگەی مەمنوێنێتی کۆمەڵی پیاوی سڵح و پیاوی ئاشتەواری بوو پیاوی ناو هەموو مەجلیسەکان بوو پیاوی پیاوانە بوو سڵحی حیزبەکانیە کرد خزمەتی بەرپا ئەکرد لە ناو خزمەکانە. بە ئامادەبوونی دەیان کەسایەتی و ژمارەیەکی بەرچاو لە هاوڕێ و هاوسەنگەر و بنەماڵە و شێخانی تەریقەت و سەرکردەکانی ڕابوونی ئیسلامی لە کۆنفرانسی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی نیو سەدا تێکۆشانی زانای بە حیکمەت و سیاسەتمەداری بێدار دوو پانێڵ پێشکەش کرا کە تێیاندا 6 توێژینەوە لە سەر لایەنە جیاوازەکانی ژیانی مامۆستای کۆچکردو خرانە ڕوو. ئەمە بەدەر لەوەی لە فیلمێکی دۆکیۆمنتاریدا بەشێک لە ژیانی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی باس کرا. هاوکات لە کۆتایی کۆنفرانسەکەدا پوختەی توێژینەوەکان لە دووتوی کتێبێکدا بە دیاری پێشکەشی ئامادەبووان کرا. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.